لە ڕاستیە قسەکردن لەم ڕۆژەیە زۆر زەحمەتە. نازانم چی بڵێم، لەبەرەوەی مام هەر مامی من نەبوو کە من پەیامی خۆم و خەمی خۆم دەربڕم، مامی هەمووان بوو و لێرەوە من تەنیا واڵێم کە هەر هەمومان بەیەکەوە سەر بۆ ڕێبازی ئەو مامە گەورەیەمان دائەنوێنین و ئەبێ بەڵێن دووپات بکەینەوە کە لەسەر ڕێبازەکەی بەردەوامە بین و هیچ شتێکی تر ناتوانم بڵێم لەوە زیاتر. لە ڕاستیە تاوەکو ئێستا شەرخەریکی تەرتیبات و معاملاتن بۆ گەڕانەوەی و ئەمڕۆ هەندێک ئیش و کار جێبەجێ کراوە، بەڵام لەو بڕوایم سبەینێش هەر بەردەوام بن لەو ئیشانە و هیوادارن کە زۆر نەخایەنێت و بتوانن تاوەکو ئێستا کە ئەوەی باسی لێوە کراوە ئەوەیە کە ڕۆژی هەینی مام بێتەوە سلێمانی.